سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش لە پرۆگرامێکی دیکەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین ئێوەش تا کۆتایی بەرنامەیەم جارە بینەرمان بن. گروپێکی کچی دەڤژان لە گەرمیان پێک دەهێنرێت. گەنجێکی شێوەکار خۆبەخشانە دیواری قوتابخانە و شوێنەگشتیەکان بە وێنە و نووسین دەڕازێنێتەوە. لە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 30 ئافرەت بازاڕێکیان تایبەت بە خۆیان کردوتەوە و کاری دەستی تێدا دەفرۆشن. گەنجێک بەهۆی سوورکردنەوەی زیخ لە سەرسینیەک قاوە دەکوڵێنێت. گەنجەیەک لە شارۆچکەی خوورماڵ ماوەی چەند ساڵێکە دوکانێکی دارتاشی داناوە تەنها و کەلوپەلانە دروست دەکات کە لە ناوچەی هەوراماندا پێشتر بەکارهێنراون. ئافرەت و دەف چیرۆکی و کۆمەڵا کچن کە لە گەرمیان گروپێکیان پێک هێناوە ئەوان کاریانەوەیە کە پرۆڤا بە ئامێری دەف دەکەن و بە شێوازی بە کۆمەڵ دەف دەژەنن و بوونەتە یەکەم گروپی کچان لە گەرمیان کە بەو شێوازە کار بکەن و ناوی خوانیان تۆمار کردووە. سەرپەرشتیاری گروپەکەشیان دەڵێت کە ئەوان ئامانجێکی گەورەتریان هەیە ئەوەیە کە ئیتر بتوانن لە بۆنە و فستیڤالە جیاوازەکاندا بەشداری بکەن و کۆمەڵێکە گەنجی جوان و کچی جوانی گەرمیان بتوانن بە کۆمەڵ دەف بژێنن و کارەکەیان بەرەو پێش ببن. حەزم کردوە هەموو کچێکی تر کە لە گەرمیانە زۆر کەمە ئەو کەسانی کە دەف بەکارێنێ. حەزم کرد لەم ڕێگەیەوە منیش ئەم دەفەم بۆ یاڵژادووە هەم شارەکەمی پێ جوانتر بکەم و خزمەتێکی زیاتر بە کچان بکەم لە بڕۆی کچان بێژگە لەم گروپی ئێمە ینی گروپێکی تر لە ئەم شاران نییە ڕێگرێکی زۆری شەیە لە بەرامبەر کچانە بۆ هاتنیان بۆ بەشداربوونیان لەم گروپە. حەزم کرد ئەو ڕێکۆ ینی ئەو شتانە بشکێنین ئەو دابوونەری تو تەقلیدیانە بشکێنین ئەمووی کە ئەڵێن کچە بێ لە ماڵەوە بێ کچە بێ خەریکەوە بێ بۆ نەتوانێت وەکو کەسانی تر وەکو کەسێکی ئاسایی وەکو مرۆڤێک سیر بکرێ ینی ڕێگە بدرێ بێتە دەرەوە ئازادی وەربگرێ. ڕۆڵی کچ لە هونەری موزیکدا یان لە ژەنینی ئامێری دەفدا زۆر لاوازە لەم ناوچەیە. گرنگی ئەم گروپەیشە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لە ناوچەی گەرمیانە لایەنی هونەرێکی زۆر لاواز بووە بەتایبەت لە بەشی موزیکدا کە دروست بوون سپاس بخوا. دیارە ڕۆڵی ئەم کچێلە یان ڕۆڵی ئەم گروپە بۆ گەرمیان وەکو ئامادەکردنیان بۆ یادە نەتەوایەتیەکان یادە بۆنە ئاینیەکانە لە کەرنەڤاڵەکانە فستیڤاڵی ساڵانەی شارەکان دیهاتەکان. بیرمان لەوە کردەوە کە گروپێکی دەفی کچان دروست بکەین و ئامانجیشمان لە دروستکردنی گروپەکە پێگەیاندنی ئەم کچانە بووە بۆ ئەوەی زیاتر لایەنی ڕۆشنبیری هونەری و ئەدەبی پرێوی پێ بدرێت لە ناوچەی گەرمیانەوە کە بینین ژنان لە هەموو کایەکانە هاتوونەتە پێشۆ جگە لە بواری هونەری و هونەری میوزیک و گۆرانی. ئێمەش بەو تموحە ئەم کچانەمان هێناوەتە ماڵی گەنجان و ڕۆژانە سەرقاڵین بە پێگەیاندنیان بۆ ئەوەی بتوانن لە داهاتوودا ئەم کچانە خزمەت بە ناوچەی کەلار بکەن بۆ ئەوەی بتوان دەنگێکی بوێری ژنان بن و بتوان لە گەرمیاندا لە ڕێگەی ئامێرەکانی دەستیانەوە زیاتر دەنگی ژنان بگەین و زۆر جارە و دیوار و شوێنە تایبەتانەی کە لە دەرەوە یا هیچ دیواری قوتابخانەکان کە دەیان بینین وێنە و پەیامی جیاوازیان لەسەر نەخشێنراوە. گەنجێکی شێوەکار لە زاخۆ هاتووە بە شێوازێکی خۆبەخشانە لەسەر دیواری قوتابخانەکان یا شوێنەگشتیەکان ناوەوەی دیوارەکان و دەرەوەشی بە شێوازێکی زۆر جوان دەنەخشێنێت ئەو پەیامی تایبەتی خۆشی لەو نەخشانەدا هەیە. از ادریس عبدالخالق سلیوانیمه. سال 1993 من دست کار هنری کریه، هنری نویسینی و وینا. هر 2 سال در 93 حتی ابرو ام بردام سروی کاری. حضر کرنا بو چه کرنا وان دیمن این خطابخانه پیشتی کل سال ماهی 2015
ریوبر قطبخانه که اوج قطبخانه بوتان الزاخو داخوازش میکرد که از وان وینا و وان نویسینا و آموزگاری سر وان دیوارت قطبخانه درست بکم یاد پول و جورا اشوی دمی پیوه مشیا 2015 تا افریقا ام بردام میبدن وان چالاکیا نوا جورا و قطبخانه ده پولا و درازینکا و هولت ما امجیک ما چند دیمان وقتی ما چتکن اوجی گری دای افساخلمی و جنگه و پاقجی و هر واسه هسته نتوایتی و ما چتکن هر قطبخانه جین بوموی نزدیکی 20 روزه که ام پیوه روزانه نزدیکی 10 ساعت من پیوه کر ابتنه بی کاری انجام دادم. أكيد أبحث كيا قشتية يعني كوري ما باش نفسني وروينا شكلني بس با جورا رنگی مثلا یا پرورده‌ای یا قطبخانه جدایش شغل رکلام کردن و یا جزربه چنگه و مثلا پرورده‌ای وگریده مثلا زانوسی وگریده مثلا هستن نتواتی وگریده برهم و ما به 3 سال دمشق نزدیکی 3 قطبخانه ام درست بکن طبعا قطبخانه ای که وقتی ما دیمانه چکرین اف رنگ و رنگ ما چکرین ریو برن قطبخانه کارگرین واناجه داخلش مکرد کو اوجیک اف دیمانه پتر دیتن کو شوازکی نیه پتر ریو برد ما همیشه گلوی چندنه بین درست کردن کو قطبیت ما وان دیمانه به گشبین ببین مفاجئه ببینن. لا پارێزگای هەڵەبجە زیاتر لە 30 ئافرەت بازاڕێکی تایبەت بەخۆیانیان کردوتەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی و بازاڕە ئەوەیە کە ئەو بەرهەمانەی کە تێیدا دەیفرۆشن بەرهەمی دەستی خۆیانە هەر لەو ڕێگەشەوە هانی ئافرەتانی دیکەی پارێزگاکەیان دەدەن بۆەوەی کە بێنە ناو بازاڕەکەەوە بازاڕەکەیان فراوانتر بکەن و بتوانن سەرچاوەیەکی ئابووری لەسەر بەرهەمە دەستیەکانی خۆیان دابین بکەن. ئێرە کەلی دانیشتوین ئەم شوێنە بازاری خانمانە پێکاتوە لە 6 دوکان کە ئەم 6 دوکانە نزیکەی 30 ئافرەت تایە ئیش دەکەن بەکارە دەستیەکانی خۆیان و ئەو پیشانەی کە لە ئیشارەزان بوونی بازارێکی لەم چەشنە زۆر گرنگە و ڕۆڵی خۆی هەیە بۆ ئافرەتان ئەوەی ئێمە مەبەستمان بوو لە چەند ساڵی ڕابردووە وەک ڕێکخراوەکانی ئافرەتان و هەوڵمان بۆ هەوڵ و کۆششمان بۆ کرد دروستکردنی شوێنێک بوو یان دابینکردنی شوێنێکی تایبەت بۆ خانمان کە بتوانن ئەو کاری کە فێر ئەبن یان ئەو پیشەیی کە خۆیان شارەزاییان هەیە لە بوارەدا بتوانن کاڵاکانیان بهێنە بازار و لە شوێنێک کاساغی بکەنەوە ببێتە سەرمایەی بۆ خۆیان و بتوانن بژێوی ڕۆژانەیانی پێدابین بکەن. زیاتر ئەو ئافرەتانە کە لەم بازارەدا ئیشەکەن ئەو ئافرەتانن کە ژنی ماڵەوەنیان ئەو قوتابیانن یان ئەو دەرچوانن کە خوێندنیان تەواو کردووە و ئێستا هیچ کارێکیان نییە و دانەمەزراون توانیویانە ڕۆژانە ڕووبکەنە ئێرە و ئەو کارانەی کە هەیەە لە بازارەکەیە دایبنێن و ساخی بکەنەوە. زیاتر ئەو کاڵایانەی کە لێرە ئەفرۆشرێن زیاتر جلوبەرگی خانمان و ئەکسسوارات هەموو ئەو بابەتانەی کە خانمان بۆ ڕازاندنەوە بە تایبەتی بۆ سەرجلی کوردی بەکاری ئەهێنن هەروەها بەروبوومە خۆراکیەکان وەک ڕوبەهەنار و دۆشاوی تو یان ڕۆنی کوردی و ماست و هەنێ لە بەرهەمەکانی تر هەروەها دروستکردنی هەنێ لە بابەتی شیرینی وەکو کولیچە و کێک و خواردنە سەرەتاییەکان کە ئافرەت دەتوانێت دروستیان کات و بیفرۆشن.
من وەکو دەرچوویەک کە دەرچوویەکی دانەمەزراو هاتووم لێرە بتوانم بۆ خۆم ئیشێک بکەم ڕۆژانە هەموو دوکاندارێک چایخانەیەکم داناوە بۆ خۆم ئامانجیشم ئەوە نییە کە لایەنی مادیەکەی زیاتر گرنگ ئامانجم ئەوەیە کە هەموو کچانی کە وەکو من دانەمەزراون ئیشێک کارێکیان نییە لە ماڵەوە بێنە دەرەوە توانەکانی خۆیان بەهرەکانی خۆیان چ ئیشی دەستڕەنگی نییە هەر ئیشێکی کەیە بتوان بێنە دەرەوە ئیشی خۆیان بکەن. ئێمە وەکو دەستی خانەمان ئەم بازارە هەموونەوەیە کاری دەستی لێ کاری وێنە کێشانی لێ من خۆم وەکو کاری دەستی چنین و ئیشی وردەکاری بەشداریم کردووە لەم هەفتە بازاڕەیە یەکەم خانمان لە ماڵ هێنێتە دەرەوە فێری ئەوەیان نکات کە خۆیان پشت بە خۆیان ببەستن لە ئیش و کارەکانیانە هەم داهاتێکە بۆ خۆیان هەم سەرگەرمیەکە. بۆ کەسانش کە حەزیان لە خواردنەوەی قاوەیەوە پێیان خۆشە کە بە شێوازێکی جیاوازتر پێشکەشیان بکرێت گەنجەیەک لە شاری هەولێر قاوەخانێکی دروست کردووە کە یەکێک لە تایبەتمەندیەکانی کارەکەی ئەوەیە بە شێوازی جیاواز و تایبەت قاوە پێشکەشی کڕیارەکانی دەکات بەهۆی سوورکردنەوەی زێخ لە سەرسینیەک قاوەکەی دەکوڵێنێت ئەمەش جیاوازی کارەکەی ئەوە. بیرۆکەی دانانی ئەم کافێ بچووکەم لە ئەنجامی گەڕانی ئینتەرنێتیم بۆ قاوەخانەکانی جیهان و لە ئەنجامی ئەو چەند سەفەرەی کە لە ژیانی پێشومدا کردومە و لە خاڵی سەرەکی بەرلەر هەمویان حەز و ئارەزوی خۆم بۆ کارەکە. قاوەخانە و یان خواردنەوەی قاوە یەکێکە لە کەلتورە باوەکانی هەموو گەلێک. بەڵام تا حەدێک لە ناو کورد خواردنەوەی چاو جۆرەکانی تر لە پێش قاوەن لە هەموو دنیا لەسەر هەموو شەقامێک قاوەخانەیەکی بچووک هەیە بۆ ئەو کەسانەی کە بەیانیان دەڕۆن بۆ کار یان بۆ ئەو کەسانی کاتێکی زۆریان نییە بۆ دانیشتن لە کافەیەکان دەتوانن پێی دەڵێن کافەی تێک ئەوەی لەسەر شەقامەکان سیارەکانیان بۆ چەند خولەکێک بوەستێنن قاوەیەکی تێک ئەوەی سەفەری وەربگرن و لە ڕێگای کارەکانیان بیخۆن یان لەگەڵ خواردنێکی بچووکی بەیانیان. چەند سێرچێکم لە وێبسایتەکانی ئینتەرنێت کرد و بیرۆکەی دانانی ئەو جۆرە کافیانم کۆ کردەوە لە وڵاتە جیاجیاکان لە کۆتاییدا گەیشتمە ئەو بڕیارەی کە سوود لە کەرەڤانەیەکی کۆن وەربگرم بۆ نۆژەنی بکەمەوە بیکەم بە کافەیەکی بچووک. دوای چەند مانگێک لە هەوڵدان بۆ دیزاینکردنی کەرەڤانەکە کارەکانمان تەواو بوو. هەوڵمدا چەند ئامێرێکی پێشکەوتوی دروستکردنی قاوە و ئامێرێکی دروستکردنی قاوەی تورکی لە ناو لم کە بۆ یەکەم جارە لە هەولێردا دەندرێت بێنم. هەموو کارێک تا بیرۆکەیە ڕەنگە لە لای هەمومان زەحمەت بێ. منیش چەند ساڵێکە بیر دەکەمەوە بۆ دانانی کارێکی لەم جۆرە زۆر پێم زەحمەت بوو.
بەڵام بە هەموو گەنجانی وڵاتەکەم دەڵێم ئەوانەی کە خاوەن بڕوانامەن و لە ماڵەوە دانیشتون ئەوانەی بێکارن و بە دوای کارێک دەگەڕێن و توانای شاراویان هەیە هەتا ئێستا بەکاریانە پێیان دەڵێم پێش هەموو شتێک سڕی سەرکەوتنی هەموو مرۆڤێک نهێنی سەرکەوتنی هەموو مرۆڤێک نەترسانە کە تۆ شانتدا بەرکارەکان لەگەڵ دەستپێکردن ئەو کات دەزانی توانای تۆ چەندە و ئەو کات دەزانی هەموو کارێک چەند ئاسانە بۆ تۆ لەبیرت نەچێ هەموو بڕاندە گەورەکانی جیهان وەکو من و تۆ لە کارێکی بچووک و سەرەتاییەوە دەستیان پێکردو و ئێستا بڕاندێکی جیهان و لە هەموو شەقامێکی جیهان ناویان هەیە. هەورامیەکان بەوە ناسراون کە زۆربەی ئەو بەرهەمانەی کە خۆیان دروستیان دەکرد ڕۆژانە بەکاریان دەهێناواتە پێشەنگ بوون لە بەکارهێنانی ئەو کەلوپەلانەی کە بەرهەمی دەستی خۆیان بووە بەڵام ساڵ بە ساڵ لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئیتر بەکارهێنانی ئەو بەرهەمانە کەمتر بۆتەوە ڕوو لە نەمان دەچێت بەڵام گەنجێک لە شارۆچکەی خوڕماڵ دوکانێکی دارتاشی داناوە ئەو زۆربەی ئەو بەرهەمانە دروستی دەکات و ئەو کەلوپەلانی کە دروستی دەکات ئەو کەلوپەلانن کە پێشتر لە هەورامان بەکارهاتون. من حەزێک بوو لە مێشکما بوو ئیتر هەر بە مناڵیەوە دەستم پێ کردم کارە وردە ئیشمە کرد بۆ خۆم وردە تا پەرەی چەند کارەکەم و کارەکەم گەورە کرد گەیاندمەوە حاست ئەو ڕادەیە کە دوکانێکدا بنێم و وەڵاهی حەزەکەی من ئەوە بوو شتێکە سروشتی ئەمە یعنی ڕاستە عەزیەتێکی زۆری هەیە لە دارتاشەکانی تر زیاتر عەزیەتی هەیە بەڵام بە حوکمی ئەوە کە سروشتیە زۆر حەزم لێ بوو حەزمە کرد شتێک دروستکەم کە تۆزێ نامۆ بێت لە وەکو کەسایەتیەکانی تر نەبێت. وەڵا جیاوازی ئیشەکەی من ئەوەیە کە ئەوان دارەکەیان زیاتر بە حازری ئەیکردن و بە حازرێتە بەردەستیان بەڵام من هەر دارەکە کە بە پێوەیە و بەو ئاسمانەوەیە نێژراوە من بڕینی لە حسابی خۆمایە و کردنە تەختەی هەر حسابی خۆمە ئیکەم بە تەختە و تاشین و سمارتەکاری و هەمووی تاگاتە ئەو مەرحەلەی کە ئەو کەسە کە خواستی هەیە بڵێن تەڵەبی ئەو کەسە چییە دەیبات تاگاتە ئەو مەرحەلەیە من هەر ئیشەکە هەمووی خۆمەیکە. هەر کەسی تەڵەبێکی خۆی هەیە هەر کەسیوێ و داوای شتێکەکە هەر کەسیوێت بۆ نموناڵێ فڵانە مێزم بۆ دروستکە ئەوە نەبەرز بێت بۆ قەنەفەمەوێت یا بۆ نان خواردنمەوێت بۆ بەیانیان لەسەری نان بخۆیت نزم بێت یا بۆ نان خواردنمەوێت بابەرز بێ بۆ لەسەر کورسیدا ئیتر هەر یەکی بە شێوازێک تەڵەبی خۆی هەیە. دارێکە بڕم کە لە باخەکانە بەروومێکی نەمابێت ینی خاوەن باخەکە ئیسیفادەی لێ نەکات یا دارێکە بڕم کە بوو بێ بە سێبەر بۆ باخەکە باخەکەی وکاند بێتەوە و سەمەری نەبێت باخەکە من زیاتر ئەو دارانە بڕم کە زیانیان هەیە بۆ خاوەن باخەکان. ئیشەڵا بەتەما هەم کە زیاتر پەرەی پێ بەم و کارەکەم گەورەتر بکەم و کە کەسانێک هەن خولیایان ئەم کارەی ئەوانیش وەکو من ئیشی تیا بکەن و کارەکەم گەورەتر ببێت.
لە ماوەی ڕابردوو لە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.